بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باسی ئەگرانکردنی نرخی سوتەمەنی هەروە داهاتووی دۆخی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان دەکەین. قسە لەسەرەوە دەکەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بۆچی نرخی سوتەمەنی بانزین گران بووە بە جۆرێک کە نرخی لیترێک بانزین نۆرماڵ بۆ سەروی 1000 دینار بەرز بۆتەوە کارەکەی چییە؟ قسە لەسەرەوە دەکەین بۆچی ئەو 50000 بەرمیلەی کە لە مانگینەوە لە کۆتای مانگینەوە دانراوە بۆ پێراویستی ناوخۆ بۆ تاکو ئێستا خەڵک سوودی لێ نەبینیوە وایە بۆچی دەسەڵاتدارانی هەرێم بانزین هاوتای عێراق ناکەن و ئایا داهاتەکەشی بۆ دیار نییە ئەو 50000 بەرمیلەی کە ئێستا بەناوی پێراویستی ناوخۆ بەکاری دێنن بەڵام نادرێت بە خەڵک سەرەسەر پرسی موچە و پلە بەرزکردنەوە لەگەڵ بەغدا هەروە پرسی سیستەمی ئەسی کۆدا و مامەڵەکردنی بەغدا لەگەڵ خاڵە سنووریەکانی هەرێم هەروە باس لە داهاتووی دۆخی سیاسی هەرێمی کوردستانیش دەکەین پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان حەمە ساڵح چاودێری سیاسی و پسپۆڕی ئابووری و کارگەری قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێرمە سوپاسیان زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر نرخی بانزین هۆکاری چیە کە نرخی بانزین لە هەرێم بەرز بۆتەوە لە کاتێکە خۆتە ناگەدارن دوایەوەی کە ئێران و ئەمریکا ئەولێک تێگەشتیان واژۆ کرد نرخی نەوت لە بازاڕەکانی جیان لە $90 واتە $80 کەمتر بۆ لە هەرێمی کوردستان نرخی بانزین بەرز بۆتەوە. بەڕە سەرەتا بەناوی خۆی گەورە سوپاس و ڕێز بۆ جەنابت و بیسەران و بینەرانی کەناڵی پەیام. لە ڕاستە چەند هۆکارێکەیە هۆکارێکیان ئەو قۆڕخکاریە کە ئەوەی کە حەسەی هەرێمی کوردستان بە 50000 لیتر بانزین نەوت ئەمە قۆڕخ کراوە یعنی ئەمە نەخراوەتە دەستی کۆمەڵێک پاڵاوگە لە هەرێمی کوردستان کە بە شێوەی منافەسە بە تەندەرین بڵند کاکە تو ئەمە 50000 بەرمیل نەوتی ڕۆژانەمان هەیە کە ئێمە مساوممان لەسەر نەکردووە لەبەر خاتری هاوڵاتیانی خۆمان فەرمونون کێ بە کەمترین ئەی پاڵێوێ بۆی هاوڵاتیانمە قازانچکەن ئەمان بەم جۆرە ناکەن ئەمە قۆڕخ کراوە لە دەستی چەند پاڵاوگەیەکی حیزبەکان خۆیانە لە پێناوی ئەوەی لەم 50000 زۆرتری قازانچکەن لەبەرەوەی نەوتەکان لە دەستچووە ئەیانێ ئەو 50000 هەم پاڵاوگەکانیان پێ ببوژێنەوە هەم بەنزیخانەکانیان و هەم کۆمپانەکانی خۆیان سەرڕای ئەوەیش هەرێمی کوردستان هێشتا سەروەری ئەوەی نییە کە هەموو نەوتەکەی خۆی بیپاڵەوێ چون کە ئێمە زانین نەوتی لە تورکیاوە بۆ ئۆپاڵێورێت لە ئێرانی شەو نەوتی بۆ ئۆپاڵێورێت لەبەر ئەوەی کە من زانیاریم هەبێ بۆ نمونە لەوا بۆ کە پاڵاوگەیەک دروست کرێت لە هەرێمی کوردستان ئەمە باسێکم 10 ساڵ پێشێسم وڵاتێکی دراوسێ و توتی و تو چێکی کاکە من پاڵاوگەیەکم دروست کرد وڵاتی خۆما بۆی نەوتی تۆ پاڵێوم تۆ ناوێ پاڵاوگەیتە دروست کرد پاڵاوگەی هەلیمانەیە بەس حکمیمان نییەوە ئەوە جێ پرسیار نییە کە بۆری گواستنەوەی نەوتەکەمان حکومی نەبوو فرۆشرا بە کۆمپانیای ئەهلی و کۆمپانیای حیزبی بۆرین گواستنەوەی دەست کە استراتیژیترین شتە لە پرۆسی وزەیە چێکە بیبۆ بۆ پاڵاوگەکان ئێمە تا ئەگاتە بەنزیخانەکان و کۆتا دەست کە هاوڵاتیانە بۆیە خۆڕکاریتەکە تور بۆیەوە گران بووە دەڵێ ئێستا 50000 بەرمیلە کە وەردەگرن بۆ پێراویستی ناخۆ بۆ خەڵک خەرج ناکرێت مامۆستا ئەحمەدی حازرش پرسیار لە وەزیری دارایی عێراقیش کرد بوو توی لە میزانی مراجعی هەرێم داهاتی ئەو 50000 بەرمیلەی تێدایە و تو بێ شێوەیەکەوە نەهاتوو بۆ عێراق ئەو 50 وەکو داهاتەکەشی دیار نییە نەمە بۆیە پێم وتی 50000 بەرمیل نەوتی ڕۆژانە قۆڕخ کراوە ئەمە قۆڕخ کراوە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵات بۆ ئەوەی پاڵاوگەکانیان نەوت بپاڵێون و بەگران بیفرۆشن لە سیستەمی اقتصادیە قۆڕخکاری هەمیشە لە زیانی کڕیارە بۆ چاوەکو منافس کەمتر بێت سعرەکان لە دەستی چەند کۆمەڵی خەڵکە ئەمێنێتەوە کاتێکە تۆ یعنی تۆ دیقەت بە بازار ئازاد دەکەن ئەمە سیستەمی فری مارکێتمان هەیە بازاری ئازاد بەڵام بازاری ئازاد هاتوون ئازادیان کردو بۆ کۆمپانیا حیزبەکان ئازادیان نەکردو بۆ ئەوەی کە تۆ ڕێگە بدرێ بۆ نمونە حیزب یەکێتی ئێستا ناتوانێت پاڵاوگەی لە هەولێر و دۆهۆکا دروستکە پارتیش ناتوانێت لە سلێمانی و گەرمیان و ڕاپەڕی نادروستیکە لە ناو خۆشیانە یەکێتی چەند پاڵاوگەی هەیە فەرموو جەنابەت بازرگانێکی تەندەرەی دەڵێ من پاڵاوگەیە دروستەکەم
ڕێگەت پێ نایەن ئەبێ پاڵاوەکانیان حزبی بێ لە هەولێریش بە هەمان شێوە لە دووەک بە هەمان شێوە بۆ لە بەرەو 50,000 ئاید بە پاڵاوەکانی خۆیان لاهنازمان هەیە فڵانمان هەیە فیسارمان هەیە ئەمە قۆڕکاری لە قۆڕکاریشە مانیپولیشن لە قۆڕکاریشە زیانمەندی یەکەم هاوڵات ئەیدی بێت چی بکرێت کاکتۆر خۆ پێشتر لە ساڵی ڕابردوو توێژەکان لەسەرەوە بوون کە عێراق پاکێجێکی ئامادە کردبوو دەیگو هەموو نەوتەکەم تەسلیم کە من خۆم بنزینی پاڵپشتی کراوت بۆ دابین دەکەم بەڵام ئەوەشیان نەکرد ئێستا کەم 50,000 بۆ خەڵک خەرج ناکرێت چارەسەرەکە چییە دەبێت چی بکرێت بۆی کە نرخی بنزین هاوتای عێراق بکرێت بۆ لێرە زیاتر لە دووهێندی عێراق پەرلەمانتارانی بەغداد وەکو کاک ئەحمەد وەکو ئەو دۆستە عەزیزانی تریشمان کە من تەنانەت بۆ پرسی دارایی و بۆ مۆزوعی خانەنشینی و ئەوانش لەگەڵ هەندێکیانە کاتی خۆی کە قسەمەکەی کە ئەمانە فرسەت نەبێت لێ بجوڵەرێت بۆ ئەمە بەڕاستی ئەمە نوقتەیەکی ئەساسیە کە لە پەرلەمانی عێراق بوروژێرێت لەبەر ئەوەی وزە سەرچاوی جوڵەیە لە هەموو وڵاتێکە وە گرانبوونی وزە گرانبوونی هاتوچۆ زیاکە گرانبوونی کاڵا زیاکە تەنانەت کاریگەری ئەبێسە لە گرانبوونی خۆراکیش بۆیە بەڕاستی ئەم 50,000 کە نە لە هەرێمی کوردستان نە هەرێمی کوردستان ئامادەی پاڵپشتی کات و نە هەرێمی ئەگەر پاڵپشتیشی نەکە ئامادەیش نییە بە نرخی خۆی بیفرۆشێتەوە لای کەمی لەم 50,000 خێر نەکات پاڵپشتی نەکە پارەی زیایش نەخاتە سەری بەڵام لای کەمی ئەم 50,000 لە هەرێمی کوردستانە با پاڵاوگەکانی خۆیان لەم 50,000 خێر نەکەن ئەمەش ناکەن و بە نرخێکی گرانی فرۆشنەوە بە هاوڵاتیان ئەمە کاریگەریکی زۆر زۆری کردووەتە سەر زەرما و گەرمای هاوڵاتیان سەر خۆ بە ئەوتمانە نزیکی 8 مشتقاتی هێنەوت ئەم 8 مشتقاتە یعنی ئەمە هەمووی سەرچاوەکەی ئەو 50,000 بەرمیل نەوتەیە کە بنزین یەکێکە لە مشتقاتەکان کە لێ دروستەکرێت بیبە بۆ گاز بیبە بۆ قیر بیبە بە زۆرێک لە شتەکانی تر بۆیە ئەبێ فشارێکی زۆر کرێ لە بەغداوە ئەم 50,000 یا هەرێم خۆی پاڵپشتی دارایی بۆ بکە یان ئەوە تا تەسلیمی بەغدایی بکا و بە پاڵپشتی داراییەوە نەوتەکە تەسلیمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بنزیخانەکانە بە هەر شێوازەکە لە شێوازەکان وەکەوەی کە لە جنوب بناوەڕاست من بەڕاستی سەیرم لێ ڕۆژێک لە بەرنامەیەکە لەگەڵ برادەرێکا کە پەرلەمانتاری پێشوو مناقەشەیەوەمان کرد وتم کاکە لای کەمی ئێوە ئەگەر دانوستانێکتانەوێ بڵێ وەڵام من لەبەر خاتری خەڵگەچمە بەغا دانوستانەکەم ئێمە ئەزانێت چ شەڕێکتان کردووە سەر 50,000 کە هاتوونە تۆ سەیرەکەن لەبەر خاتری خۆتانێ بۆی بیخەنە گیرفانتان بەڵام بەداخەوە ئەیود وڵا لە جنوب بوەسط بڕۆ بزانە ئەم پارەیە بە دوو ئەم بنزینە پاڵپشتی کراوە بە کارتە دویش هەموو کاتێک نییە من بە تەحەداوە ئەڵام بڕۆ بۆ سەماوە بڕۆ بۆ ئەمبار بڕۆ لە هەر شوێنێکی من لەو مەتیقەوە ڕۆشتم هاتو چۆن کرد لە هەر شوێنێکۆ لای لە هەر بنزیخانێک لایت بە پارەی خۆی ئەتاتێ تەنها لەوانەیە 50 75 نرخاتە سەری بۆ ئوجرە و عەزێتی بنزیخانەکە لە هەم بەردەوام هەیە بۆیە ئەمە ڕۆڵ یعنی بەغدا لە کاتێکە گرفتەکە ئەمەیە لە کاتێکە جنوب و ناوەڕاست لە کاتی خۆیان مەعاش وەرەگرن پلە بەرزکردنەوە هەیە ئێمە باسی خەدەمات ناکەین باسی دۆخی داراییەکەین پلە بەرزکردنەوە هەیە ئەوە نزیکی 12 ساڵی لای ئێمە وەستێداوە موچەی خانەنشینی بەردەوام هەیە و زیاتریشە زۆر و هاوڵاتیانیش موچیان دواناکەوێت کە بەهۆی ئەوەی پلە بەرزکردنەوە نەوەستاوە موچەخۆر لە بەغدا و ناوەڕاست جنوب و ناوەڕاست زۆر زیاتر لە هەرێمی کوردستان کەواتە دۆخی دارایی خێزان لەوێ زۆر باشە نەوتەکەیان هەرزانە ئێمە دۆخی دارایی موچەخۆران زۆر خراپە بنزینەکەمان دوو ئەو نەگرانە کەواتە لە ڕووی علمیەوە ئەم بنزینە ئەگەر لیترێکی بە 1000 دینار بێ لە جنوب و ناوەڕاست بە 450 بێ تۆ نابێت تەنها سیرکەی بڵێ بۆچی دوو ئەوەی جنوب و ناوەڕاستە دوو ئەوە نییە سەروی 4 ئەوەندەیشە بۆ لەبەر ئەوەی خەرجی بۆ بنزینەکە دوو ئەوەندەیە بەڵام داهاتیشیان نیو ئەوەندەی هاوڵاتێکی بە عێراقیە کەواتە فشاری ئەو
نرخی بنزینە فشاری ئەو سوتەمەنیە لەسەر سایەقە لەسەر هاوڵاتیانە لەسەر گەرما و سەرمایە لەسەر دۆخی هاوڵاتیان چوار هێندەزیە ئەکا لەسەر دۆخی دارایی خێزان چونکە ئێمە خەرجیمان هەیە داهاتمانێ کاتە کە تۆ ئایتمێگەیە خەرجەکەی دوو ئەوەندەی خەرجەکەی تۆیە تۆ کەمتری پێی نیوەی من تۆ نیوە کەمتری بە پێی بەڵام داهاتیشی دوو ئەوەی منە کەواتە بە لە سەدا 25 من تەسیر دەکاتە سەر داهات من لە سەدا 400 تەسیر دەکاتە سەر داهاتم ئەو فەرق کەواتە هەر نیواونی نی ئاگادار لە کاتێکە ئەبوایە ڕێک پێچەوانە بواە لە جنوب و ناوەڕاز لە بەرەوی موچە ناوەستێ پلە بەرزکردنەوە نەوەستاوە باشە کەرتی گەشت و گوزاری خراپە باشە چاودێری بەڵێ کۆمەڵاتیشێ ئەبوای لەوێ بە هزار بواە بوێتەکە کە موچە لە کاتی خۆدرێ پلە بەرزکردنەوە هەیە خانە نشینان دوو ئەوەی هەرێمی کوردستان موچیان هەیە هاوڵاتیان پلە بەرزکردنەوە 4 ساڵە بەردەوامە و موچەکانیان چەندین ئەوەی هاوڵاتیان هەرێمی کوردستانە کاکە ئاساییە لەوێ بە 450 بێ لە هەرێم بەزە بلامە بازار بێ ئێمە ڕێک عکسەکەیت ئەمە پێی ئەوەترێکی تەشبیهات نەبێ ئەوەی ترەمپ وتی ئێمە سعودی ئەو وڵاتانە بەس ئێمە وەکو دەیدۆشی ئەمە دۆشینی هاوڵاتیانە تۆ لەگەڵ ڕێزمە بەڵام بەداخەوە ئەم نمونە باسەکەم بەڵام هیوادارم حکوومەت و دەسەڵاتی هەرێم بە نمونەیەکی ئاوا بەشکم تێبگا یعنی ئینسان لەگەڵ ئاژەڵیشە کە بەرهەمی لێوەرەگرێ بای ئەوەندە خۆراکیاتێ کە بەرهەمێکی بە حەڵاڵی لێوەرگێ لەگەڵ ئاژەڵە کارەساتە لەگەڵ ئینسانە کە ئەم هەموو ماڵ نییە لە هەرێمی کوردستانە شەهیدێکی نەبێ ماڵ نییە ئیتر یان ئامۆزا یا کوڕی یا برای یا خوشکی یان بە دووسێ پرسەیرەکەی عایلە و بنەماڵ و ماڵ نێ شەهیدی نەبێ کە ئێتە سەر بەرهەمەکە تۆ موچەی نایەتێ موچەی دواخەی بەڵام بارگرانێکی زۆر بە کارەبا بە ئاو بە بنزین بە هەموو شتێک ئەمە لە پێناوی چییە کارەباکەش خۆکەوی تور چەند قاتی باغدا ئێستا لە بەغدا بڵین لە بڵین 1 کیلۆوات تا 1500 کیلۆوات بەدە دینارە لێرە ڕاستەوخۆی کیلۆوات تا 450 بە 72 دینارە ینی چەند قاتی نرخەکەشی وەکو نرخی کارەباش خۆی باز و ڕسوماتی دیکە باماشە خۆی بکرێ بەوەی هاوتا بکرێن بەنزینەکە بێ باز و ڕسومات بێ نرخی کارەبا ئێمە دەوڵەتێکی نێن کە فیدراڵین خۆ حەقی خزمەت گوزاریەکان هاوتا بنوە من زۆر بەڕاستی زۆر معجب بە هۆشیاری خەڵک لەم ماوە نازانم حکومت بکوێ بۆ مۆزوعێکی لەسەر کارەبا دابەزاندم و هاوڵاتیەک زۆر هۆشیاران شتێکی زۆر جوان نووسی زۆر عیلمی بوو حەزەکەم یعنی قسەی هاوڵاتیانە لە کۆمنتێکا بۆی نووسی بوو ئەوە ئێوە نابێ کارەبا هەڵسەنگێنن ئێوە نابێ پرۆژەی ڕووناکی هەڵسەنگێنن لە عالەمە ئەبێ بەکارهێنەر هەڵی سەنگێنێ تەمامە قسەیەکی زۆر عیلمیە دڵخۆشم بەوەی کە هاوڵاتیمان زۆر وشیارن بەڵام لەوانە حیزبەکانمان لەو ئاستانە بینەمە فشارێکی وا دروستکەن ئەم هاوڵاتیانە پشتیوان بن لەوانە هەڵبژاردنەکەمان نەزیه و نەبێ و بە پارە و پول کورسی بکڕێت بۆیە ئێمە میلەتەکەمان ئاوا هۆشیار یعنی بەو هۆشیاری و بەڵام هۆشیارەکەی ناگاتە نەتیجە وتی کە ئەوەسفی خۆیە کا پرۆژەکە ئەڵێ نابێ ئەوە هەڵسەنگاندن بۆ خۆتانکەن ئەوە ئێمە نەبێ هەڵسەنگاندن بۆ ئێوەکەین نرختان گرانە ئەوەتان گران ئێمە هەمومان من وەکو خۆم بەڕاستی کارەبای 24 ساعتی ڕۆڵی هەیە لە کەتی پیشەسازیە لە کەتی گەشت و گوزارە یعنی تۆ ئۆزانی ئەم هەموو گەشت و گوزارە کە ئێتە ئەم وڵاتە 24 ساعت کارەبا هەیە لە ئوتێل لە شوێنە گەشتیارەکان من ئەڵێ لەوەتی هەم کارەبان 24 بوو ئەوە دڵم پێخۆش بەڵام ئەمە نابێت تۆ کەسابەت بەسەر میلەتەوە بکەی ئەبێ بزانی میلەت بارگرانێکی زۆری لەسەرە تۆ موچەی نایەتێ نازانی لە کێشە تۆ ئەزانی لە ڕووی علمیەوە ئەگەر موچەکەیشی بێتێ بەبێ لێبڕینیش بەس مادام کاتەکەی نادیارە تۆ ئەزانی چەند تەسیر دەکاتە سەر دۆخی بازاڕ تۆ ئەزانی چەند تەسیر دەکاتە سەر دۆخی دارایی خێزانەکان ئەزانی چەند تەسیر دەکاتە سەر اقتصادی وڵات و جێگیری اقتصادی چونکە کە ئینسان قەلەق بوو لەوەی بەیانی چی دەسەکەوێت چەندی دەسەکەوێت و کەی دەسەکەوێت قوەی شیرایی کەمەکە فرۆشتن قوەی کڕینی لاوازە بێ قەلەقە نازانێ بەرنامەی مانگی داهاتوو چیە دوو مانگی داهاتوو چییە ئەنێ ئەم جەژنە تۆ سێرێکی کابرا لە یەکەم ڕۆژ دۆم یەکەم نەچوە دووەم بەشکم بچە ئیتیەمەکە جیازی تیابیان چکارە ساتێکە ینی من ئەم جەژنە هەنێ شوێن گەڕام
زۆر دڵخۆشم کە گەشتیارێکی عەرەبی نبیانی حەز ئەەکەم بە کامل هەمووینێکی خۆم ڕێزی لێ بگرم چونکە هەرێمی کوردستان وای لێ هاتووە تەنها گەشت نەوتی سەوزی ماوە کە کەرتی گەشت و گوزاریە کە بەداخەوە هێشتا زۆری ماوە زۆر شوێن ڕۆشتوم ئەمە گرنگە بۆ ڕاکێشانی گەشتیار بەڵام بەڕاستی بەس ئێمەی لێبووین کورد ئەمە زۆر باشە قەینا بەڵام لە ڕوویەکی ترشۆ زۆر خەفەتم خوارد ئەرێ کوردەکەی خۆمان توانای مادی وای لێ هاتوو ناتوانێت بێ لەم شوێنانە بگەڕێت تەنانەت سەردانی ناوچە گەشتیارەکانی خۆمان بکەین یانی بەڕاستی بۆیە کابرا لە یەکەم ڕۆژان ناتوانێت بێ بەس کابرای جنوب وەسەد پارەی وەرگرتووە و ئێگەشتەکە هاوڵاتی ئێمەش موچەخۆر دۆم ڕۆژی جەژن موچەکەیتە سەر ئەمە تۆ چۆن تەسیرە ناگاتە سەر بازار چۆن تەسیر ناکاتە سەر دەرونی هاوڵاتیان چۆن تەسیر ناکاتە سەر ئەوەی کە هاوڵاتیان تا چەند لەم وەزعی کە گیرێنراوەتە هەرێمی کوردستان لە مۆزوعی پێشمەرگە و پەرلەمان و نازانم هەموو شتێک بزانە هاوڵاتیان مێش میوانی نییە بەڵام کاتێ ڕۆژ ئاوا کە سنگایەتە بەرگولەی بەرگری خەڵک چۆن نەژێتە سەر شەقامەکان بەڕاستی ئەبێ ئەمانە کارێ بکەن لەگەڵ میلەتی خۆمانە کارێ بکەن کاکە لەبەر خاتر هیچنا بابە لەبەر خاتری میلەتیژنا لەبەر خاتری ئەوە ناکە ئێمە یەک زمانین یەک نەتەوەین کاکە لەبەر خاتی وڵاتانی دەریشۆنە بەس لەبەر خاتری مێژوی خۆتان خۆ مێژوو هەر ئێوە ناینووسنەوە کاکە چوار خەڵکی تریژە بە مێژووە نووسێتەوە کە ئێوە چیتان کردو بۆیە ئەم شێوازە لە مامەڵەکردن لەگەڵ سەروەتی مرۆیی لەگەڵ سەروەتی وزە لە هەرێمی کوردستانە ئێوە نەتانتوانی بەم هەموو نەوتە ڕۆژانە 400 بۆ 500 هزار بەرمیل ئێمە هەناردەمانە کرد تو خوا ئێسەوامان لێ هاتووە 50 هزار بەرمیل 50کەیش هاتوون قۆرخیان کردو بۆ پاڵاوگەکانی خۆیان تۆ بزان لە چۆ گەشت نەکوێ نەوتمان بە بۆری خۆمان ئەناردە وڵاتانی دەرەوە ئەکسن مۆبایل لە هەرێمی کوردستان بوو فڵان شەریکی ئەمریکی و ئەوروپی چ وەزعێکمان هەبوو نەوتەکەمان لەژێر دەست دەرهاو بەخوا هێزی سەربازیشمان دوورنی ئەوی دەستێکی پیابێنن بەتەمای چینیانی ئەو کاتە ئینتیخابات تەکتانەمێنە و چەند شارەوانیەک و ئیتر ئەمانیش پرۆژە وەرگن لە شارەوانەکان بۆ کۆمپانیەکان باش بەس باسی دۆسی نەوتت کرد ئایندە ئەم دۆسیێت چۆن دەبین ئێستا کۆمپانیا نەوتەکان باز لەوەکەن کە تەنها ئێستا 7,000 لە هەرێم بەرهەم دێت 50 بۆ ناوخۆیە 20 هەنادەی دەرەوە دەکرێت لەگەڵ 180 کەرکووکیش بڵێن بە بۆری نەوتی هەرێم هەناردەی دەرەوەکرێ بۆ کوێ بەڵێ بۆ تورکیا یعنی ئێستا ئەوەی کە تەسلیمی عێراقی دەکەن 20,000 کۆمپانیا نەوتەکان بە پاساوی ئەمنی کارەکانیان ڕاگرتووە پێ دوای بن دۆسیە زوویەک لابێتەوە کۆبنەوەی زەیدیش هەبوو لەگەڵ کۆمپانیەکان کە زەمانەتی ئەمنیان پێ بدات و دەست پێ بکەنەوە خۆی سەوەی ڕادستی عێراق دەکرێت دەڵێن 20,000 50 بۆ ناوخۆی هەمووی بەیەکەوە 7,000 ینی بۆی ناوخۆشەوە لە کاتێکە پێش ڕادستی عێراقیکن سەروی بڵێن نزیکەی 300,000 بەرمیل لە ڕۆژانە بوو خۆی بەهۆی ئەم دۆخی کە لە ناوچەکەیە دروست بوو یعنی هەتا وەکو دوو ڕۆژ لەمە پێشش نزیکی 180 بار هەڵگری نەوت لە گووری هورمزە وەستێنراوە ینی جوڵە ئەکا ناتوانێت بگوازێتەوە ئەمە زۆر ئەگەر گەروی هورمزیش بکرێتەوە پێویستی بە چەند مانگێکە هەتاوەکو لە 150 وزەی پێشووتر ئەجوڵێنێ لە ناو جیهانە چکە لە 125 کۆی وزەی جیهان لە گەروی هورمزۆڕات ئەگەر بێت و بیشکرێتەوە وەکو جاران کەم بڕوام نیە وەک جاران بکرێتەوە بە چەند مانگێ ئەنج ئاگاتە ڕێژەی لە 150 ڕابردووی خۆزمەسمەوەی هەرێم لە جوڵەکانی سەری کە بابێ مەسەرەوە بۆیە کاتێککە جوڵێ ئەم گەروی هورمزە بە تایبەت لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ڕێژەیەکی زۆری نەوتی ئەم مەنتیقەیە لێوەڕوە دەواازی ترمان نییە عێراق بە تایبەتی بەڵێ عێراق بە تایبەت بۆیە ئەم دۆخە تاسی زۆر کردوت سە عێراق و حتمما نەوتەکەیش تاسی دەکات سەر نەوتی هەرێمی کوردستانیش بە نسبەت وە بەرهێنانیشەوە کۆمپانیەکان تەنها کێشەی ئەمنیان نییە کێشەی زمانی پارەیان هەیە کێشەی ئەمنیان هەیە و کێشەی ئەو قەرزەیشان هەیە کە لە لای حکوومەتە ملیار پێشتر 16 دلاریان پێدان بۆ بەرمیلێک لە سەدەمی کابینەکەی سوودانی ڕازی بوون کۆمپانیەکان بەس دوایی ئەو حکوومەتی بەغدا ڕازی بوو چانزەی نەیە
بەلانوستان و فشاری نێودەوڵەتی کارێکیان کرد لەبەر خاتری کۆمپانیەکان کە کۆمپانیەکان مەغدور نەبن حکوومەتی بەغداد ڕازی بوو بە 16 دلار ئەگینا مانگیش لە پێداچوونەوەی پێدا بکرێ و قەرار بوو لیژنەیەک دروست کرێ لە ماوەی دوای ڕێککەوتنەکە 6 مانگدا بنرێ بۆ ڕێککەوتن و دوای ئەوە لیژنەیەکی هاوبەش لیژنەیەکی دەرەکی ئەکسێرناڵ ئۆدیتی پێڵن کە نەتەڕەف بێ لەگەڵ بەغدا نەتەڕەف بێ لەگەڵ هەرم بێت ئەمە هەڵسەنگاندن بکا بۆ پرۆسەکە ئەگەر لە ماوەی 6 مانگە ئەو نەکەشنە ڕێککەوتن بۆ دیاریکردنی ئەکسێرناڵ ئۆدیتێک یعنی لایەنێکی دەرەکی ئەوە بەغدا خۆی تاگلایەنە شتەکان بەڕێوە بەرێ هەتا ئێستا یعنی بیچان پابند نەبوون ینی لیژنەکە هەڵسەنگاندن نییە 7,000 بۆ نەوە تێرم ڕێژەکە زۆر کەم نییە 50 بۆ ناو خۆی 20 بۆ عێراق بەڵێ زۆر جاران یان و کاکە بانەوتەکە تەسلیم کەین بەخۆ خۆڕەکرێ بەسەرمانە و فەرمووسی تەسلیم نەکردا چی بەسەرهاو چی بەسەرهاو بەس بزانم هاوە تا 7,000 شەو موچە لە کاتی خۆیان بۆیە ئەگەر 400 بەرهەم بێنایە تۆ کەیشتگایانە بوو تا 400 بە هەموو گومرگیشە موچی هاوڵاتی پێنە ئەدرا ساڵێک دوانسیان تەخوارد و یان بە ڕوبع موچە و نیوە موچە ئەوە تا فەرموو ئەمە باشترین بەڵگەیە کە ئەمان و کاکە ئێمە لەبەر ئەوە نا ئەو جنوب بە ئەو شوێنانەمان خۆشە وەڵڵی کاکە لێرەوە ئەیڵم ئەچیتە ئەو جنوب علاگە چاوە کوێرەکە نەخەدەماتی خەدەمات بەڵام باسم لەوەیە ئێوە لە ئاستی ئەوان نەبوون کە ئەم سەرچاوە مرۆیی وزەتان بێتە دەست بتوانن بەسەر بەزانە میلەت بشێنن ئێمە زانیمان ئەم نەوتە تەسلیم کرێ لە قازانجی میلەتە ئێستا قسەکەمان هاتە دی فەرموو ئەگەر 7,000 بەرمیل نەوت بۆ خۆیان گەل دەدەن ینی حساب بەڵێ 20 ئەگەر ئەم نەوتە تەسلیم نەکردایە بەغدا موچەی نەناردایە تۆ چۆن موچە دابی نەکرد فەرموو ێستا بە 20 تەسلیمەکەی بە 20,000 بەرمیل نەوتەوە فەرموو موچەش وەرەگری وەرە بزانە چ قازانجێگەکەی بۆ لە بەرەوی تۆ نەکردی پێشەزادت پێشخستووە نەکردی بازرگانی یعنی نەکردی گەشت و گوزار بەڕادێکی زۆر پێشکەوتنی پێوە دیارە بەس بەڕادێکی زۆر نا یعنی هەموو مستەسمیرێ دەرگای بۆ ئاوەڵان یەک بۆ خەریکەوانە بێ بنیەیەکی تحتی وامان بە پارەی نەوتی 14-15 ساڵ بنیاد نەناوە کە سەرچاوی تری داهات بۆ هەرێمی کوردستان دروستکەن کارگەی پترۆکیمیاوی لەبارەی کورە چەنەها کارگەیە کە ئێمە ئەمان توانی سەرچاوی نەوت بەکار بێن بۆی سەرچاوی تری داهات دروستکەین ئێک تۆ ئەمەد نەکردووە بۆیە بەڕاستی من لای خۆمەوە سوپاسیانەکەم کە لەو کە لە ڕقی هات نەخوارەوە و سوپاسی هەر کەسێکی شەکەم کە فشاری کرد بێ لە سەریان و ئیتر ئەڵێ بە تۆپزی بێ یا بە خۆشی نەوتەکەی لەسەر باسی گومرگەکان کرد ئێستا سیستەمی هەستی کۆداش باز دەکرێت لە کەوتنینە سەرکراوە بۆ هەرێم قازانجە بۆ خەڵک بۆ بازرگانی چۆنە وابرێرە لە هەرێم جێبەجێ بکرێت بازۆکی کاتی دەوێت ڕەنگە دومانگێکی بوێتە لە دەربازەکانی هەرێم سیستەمی هەستی کۆدا دەچێتە بواری جێبەجێکردنەوە کۆنووسێکی ژوازوو کرا بوو لە بینی گومرگی فیدراڵی و هەرێم باشە بۆ هەرێم بۆ ئابوووریەکەی بۆ بازرگانەکە ئەو ئەسیکۆدا چەند خاڵێکی جابی زۆر مۆزوعی شەفافێت زۆر گرنگە کە بە کورتەکەی دەرەکەوێ ئەم داهاتی سنوورانە چەندێکە بەڕقم دەرەکەوێ چۆن جاران کە ئەمان نەوت خۆیانیان فرۆشت تەعان کە نەوتیان دەست کرا بە هەناردەکردی نەوت بە سەربەخۆ تۆ دیقەتەوە بۆچی بۆ جەرنەچۆ پەرلەمانی تر بۆی نەزان چەنە فرۆشت بەس کاتێک کە تەسلیمەکرا ئێمە مازانین چەندیان بۆیێتەوە لەبەر ئەوەی ئەم گومرگانە کە لە ژێدە زەمانە بە شەفافی نازانین برایم ئەخەلیلە حاجی ئۆمەرانە ئەمانەیە مانگانە ڕۆژانە چەندێک دەسەکەوێت بەڵام لە سیستەمی ئەسیکۆداوان نییە ئەمە خاڵێکن خاڵێکی تر چاپۆشی و ئەمانەیتیان نییە لە کۆمەڵە کۆمپانیای بازرگانی حیزبی لەوانەیە زەرەرکەن بۆ زۆرێگەی لە گومرگ خۆش بوون لە باج و دەرامد لیان خۆش بوون لە پێناوی ئەوەی دەوڵەمەندتر بن بۆ کۆمپانیا حیزبەکان بەڵێ زۆر شتی وایتیە هەر لەوانەیە سە بڵند خەڵک باوەڕ نەکە شتی زۆر عەجیب ئەمە ڕێگەی لێ ئەگیرێ و خاڵێکی تر ئێمە ئەڵێن والله من حەزمەکە دەواازە سنووریەکان ئەگەر ئەمان خۆیان سیستەمێکی شەفافیان هەبوایە لایەنداریتیان نەبوایە دەوڵەمەنی خۆیان دەوڵەمەندتر نەکردایە و خەڵکی هەژاری شەژارتر کاکە با سیستەمێکی خۆمان بۆ داهاتی نەوت و داهاتی گومرگەکانیش لەژە دەستی خۆمانەوە بەڵام بەڕاستی لە ئاستیان نەبووین کورت و مختصر
كاگین کاک حەکیم بەڵێ کاکە تۆ هەر مارکێتێکی بچووکە هەبێ تخوا کابرای سەر دەقیلەکە دزیولێکە لای نابی بێگومان لای بێلێن هەر دەقیلە لەسەر دەقیلە دانی 250 لێ بزەدە لای نابی لەبەی دڵە بۆ شوێنە خۆش نابێت لەبەری دایمە لە قەلەقیە دایمە لە گومانە میلەتی ئەمە لە ساڵی 35 ساڵە لە قەلەقیە ئەمە چەندتان دزی چەندتان بەر چەندتان هێنا بەس بۆ بازرگانەکانیش باش وایە خەڵک لێ سوودمەند دەبێت ئێستا بازرگان کەنەوە پێش بڵین دۆلاری بە 132,000 دەست نەکەوتووە کاریگەری دەبێت لەسەر پرسی شتوماک حتمان هەرزان بێ ئەمە کاریگەری لەسەر هەرزانی شتومەک نابێ ئەو گومەکانی کابوون لە نێوان هەرێم بەغدا هەڵبگیرێن کاریگەری تەنها لەسەر گرانی شتومەک نابێت کاریگەری لەسەرەوە بێ ئەگەر نرخی دۆلاریش بەرز بێتەوە بەهۆی جۆرێک لە جۆرەکان فشاری ئەمریکاوە بێ هاوڵاتیان هەر ئەتوانن سوودمەند بم لە ڕێی کڕینە هەر کاڵایەکەوە بە 132 لەبەری بازرگانەکان دەستیانەکەوێت بازرگانەکان دوجا بە هاوڵاتیان ێفرۆشنەوە بۆیە گەڵا بێ بە 160ش ئەو هەر ئامادەیە لە کاکە من حسابی 132کەم بۆ لەبەرەوەی من لەو سیستەمەیە هاوکاریەکرێن حتا زۆرتریش فرۆشە لە وڵاتان اعتیبارێکی باشتری هەیە لە ناو شەریکاتی نەودەوڵەتی ئەم بازرگانانی خۆمان و ئەم مەنەفێستووە ئەم سیستەمە جۆرێکی تریش ئەتوانین بڵین کاریگەری ئەبێ لەسەر سیستەمی بانقی لەسەر شفافیت لەسەر پێگەی ئەم کۆمپانیانش لە دەرەوە لە ناوخۆ ینی ئەگەر ئەم دەسەڵاتە خۆی عاقڵ بێ ئەتوانێ وا بکە کاریگەریشی هەبێ لەسەرەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان شتێک بەو سیستەمانەیە کەواتە لە ڕێی کۆمپانیاوە نەهاتووە شتی نافەرمینەیە ئەمڵات تۆ ئەزایی لە بەرەی باج و دەرەمەت و باج و سەرانیان ئەو لەگەڵ لەسەر کۆمپانیەکان زیای کرده بوو بڕۆ بەرنایەکە هەر کۆمپانیا هەبوو خۆی هەڵەوەشانەوە ئیشی ئێمە لە نافەرمیەوە لە فەرمیەوە بەرەو نافەرمی بوون ڕۆی زۆرەکە چکەمە علمیە کە تۆ زەخت لەسەر شەریکاتی بچووک من وەسەتەکەی ئیتر ئەوان خۆیانەکەن بە شەریکاتی نافەرمی شەریکە لەکە ناو لەکەنەوە هەر کاکەونە پارەی قطعان وەرگە بڕۆسە چەنەها دوکانە بینی هەریی پێوەنی نەزان ناوی چیە هەرو نەزانی فلانش تەفرۆش ئیتر خەڵک بەرەو نافەرمی بوون ڕۆی لە کاتێکە هەتا تۆ فەرمیبی وڵات باشتر شەفافە بێ و ئیزانی چەندێک داهات لەو خەڵکە وەرەگری پێ دوای ڕێگەی قاچاقیش نەمێنی چکە تا ئێستا ڕێگەی قاچاقی حیزبی شەو دەواازە تەنسیق و بەڵێ کۆدا دەتوانێت یاخود هەردەمێنێ بەشێ پێم وایە لە قۆناغی دەوازەی نافەرمی لە هەرێم لە قۆناغی یەکەمە هەمووی بە یەک جار ساف ناکرێت لەوانەیە هەر برایمە خەلیل و نازانم ئەمانی لای خۆشمان تا ڕادێر گومرگوشت وەرگرن بەڵام ئیتر دەوردەوردەوای لێ کاتێک کە کاڵای بازرگانەکان گرانەکەوێت بەهۆی پێدانی دوو گومرگ ئەو سیستەمەکە و ئەوانیش بۆیە ناچار لەوانەیە لە گومرگەکانی ترەوە دەواازەکانی ترەوە کاڵاکانیان جا پێشەوەی تووشی ئەوە بین پێشەوەی تووشی ئەوە بین چونکە مناگام لێ ئەو دەواازانە بەڕاستی ڕووی لە چۆڵی زۆر کردووە من داوا ئەەکەم یعنی ڕسوماتێکی کەم وەربگیرێت باشتر لەوەی کەڕۆبازێکی گومرگی فیدراڵی قسەی کرده بوو دەڵێ ئەگەر سیستەمی سیکۆدا جێبەجێ بکرێ و بازرگانی کە لە هەرێم بە سیستەمی سیکۆدا لە داهات و شتەکانی دێنێ لە ناوڕاست و باشووری عراقی دەتوانێت ساغی بکاتەوە ئەو نامێنێ ئەو سێتەر ئەو بڵێن ئەو بڵۆکەچە ئەوە زانی چی بوو یەکێک بوو لەوەی کە ئەمە فشارێ بوو لەسەر هەرێم کردیان بۆ ئەوەی بە ناچاری بازرگانەکان لێرە هانیان بە پەرلەمانی عێراق برد کە ئەم کێشە حەل کرێ ئەوان ژوتیان لای ئێمە حەل ناکرێت لای حکوومەتی هەرێمە چۆن ئەبێ ئەوان بێنە ناو ئەو سیستەمەوە ئەمەش طبعاً بە فشاری وڵاتانی وەکو ئەمریکاوان لێ لە وڵاتان چونکە ئەمریکاش ئیشی بەمەیە لە مۆزوعی پارەسپی کەوتنەوە لە مۆزوعی تەخریب و کۆمەڵێک لە شتەکانە بۆیە ئەمە کاریگەری زۆر ئەبێ لەوەی کە هەرێمی کوردستان ئەگەر 6 ملیۆن هاوڵاتی بێ ئێستا تقریبا 36 ملیۆن هاوڵات 35 ملیۆن هاوڵاتی تر ئەتوانێت بکاتە کڕیاری خۆی ئەتوانێت بازارەکانی جنوب و ناوەڕاستیش ئیستیغلال کە بۆ ئەوەی کە بۆ بەرهێنەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە کاڵا بنێرن ئەمە بۆ کەرتی ئابووری ئێمە گرنگە ئەگەر چۆنێ بزانم یعنی بە جۆرێک تن کرابەوە برادری وتی وڵی لە مەزادخانەکە شت کڕە کۆنە ناتوانێت بیبێتە جنوب و ناوەڕاست یعنی ئەو نەتنیان کردبەوە ئەگەر چی بەملاو بەولاو بە تەنسیق و بە تەلەفۆن شتەکرا بەڵام بای ئەوە نەبوو کە
کۆمپانیا و کەرتە پیشەسازیەکان لە هەرێمی کوردستانە وەکو 5 ساڵ پێش ئێستا شت ڕەوانەی جنوب و ناوەڕاست بکەن. باش دەخولەکێکمانەوە لەسەر یاسای بودجەشکە لە عێراق ئامادە دەکرێت ڕۆتەبێژی حکوومەت قسەی کرد بدەڵێ لە مانگی داهاتوو مانگی حەوت دەست پێ دەکرێت یاسای بودجە ئامادەکردنەکەی پرۆژه یاسای بودجەی 2027 لە مانگی دەچێتە پەرلەمان. دەبێت چی بکرێت بۆەوەی کە پشکی هەرێم وەکو بودجە وەکو پرۆژەی پەرەپێدانی پارێزەکان وەکو موچە وەکو شایستی خانەنشینان گرێبەستەکان هەموو چوونی توێژەکان بڵین لەوێدا جێی بکرێتەوە. ئێستا دەبێت ئامادەکاریی باشی بۆ حتمما ئەم بودجەیە جیاوازە بێت لە هەموو بودجەکانی ساڵی ڕابردوو. ئەمە بە ئەمانەتەوە پێتەڵم دڵنیا بە بۆ لەبەر ئەوەی بودجەیە کە بۆ لایەنی سەربازی گۆڕانکاریێکی زۆری تیاکرێت بودجێ لایەنی سەربازی گۆڕانکاری زۆر تیاکرێت بودجێ کۆمەڵی هێزی سەربازی و تەڕەفی سیاسی کە لەناو حکومەتان بەڵام باڵی سەربازی ئەویان هەیە بۆیە بودجەیەکی زۆر جیاوازە بێت لەوە نا لە ڕووی عەمەلیۆ چیەکەن بەڵام جیاوازە بێت لە هەموو بودجەکان ئەمەی ئەم دۆخە سیاسی کە لە عێراق ڕۆئەیات لە ناو بودجا ڕەنگایەتەوە کورت و مختصر جاو باشە بودجەیەکی دەڵی بودجەیەکی جیاوازە بێت مۆستۆیە کەتی سەربازی بودجەکەی کەمتر دەکرێتەوە و ئایا لە خزمەتی هەرێمیشدا دەبێت ئەو جیاوازە دەستگای میلیشای پێ ئەڵەن چەکداری پێ ئەڵەن لە دەرەوەی حکومەت باش ئێمە دیراسی بودجەی ساڵی 2023 و 24مان کرد چکە 3 ساڵ 25شی لەگەڵا بووم بەقەدەر 4 وەزارەت بودجێ وەدانرا بوو ئەم جارەوە نابێت بۆ هەرێم دەبێت هەرێم چۆن مامەڵێ ئایا قۆناغی نوێ چکە ئێمە بەڵە قۆناغێکی زۆر جیاوازە دەبێت لە کاتێکا دەبێت موچە بێ دەبێت بودجە بێ پرۆژەی پەرەپێدانی پارێزەکان بێ وایە دەگەینەوە قۆناغی لە ساڵی داهاتوو ئەگەر شێکی باش بکرێ هەرێم سودمەند بێ لە بودجەی عێراق ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مۆزوعی ئەم 120 ملیارە جاریتر نەکاتەوە بەکێشە وەخوا بکە هەرێ بەغداش تنگی نەکاتەوە لەسەرەوەی کە مەرجی تر دابنێن لەسەر هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لە خاڵەکان ئەوەی تریش مۆزوعی بودجەی وەبەرهێنان من داواکەم یعنی ئەو دۆستانی کە چالاکن هەندێک دۆستمان هەیە لەوێ لە پەرلەمانی عێراق چالاکن کار لەسەر سندوقی بژانەوەی کەرتی تایبەتکەن لە عێراقە ئێمە پێویستمان بەم سندوقەیە بۆی لە ڕێگەی ئەم سندوقەوە کەرتی ئابووری کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە ببوژێتەوە چونکە ئێمە تاکە بەدیلی ئەم ناشەفافیەتی و پارە و موچە هەیە و نییە کەرتی تایبەتە کە ئەبێ هەم توانای مرۆیمان گەشە پێەیە هەم گەنج هانەیە بۆ ئەوەی پارێکی دەستکەوێ و پرۆژەی خۆی دروستکات لە زۆر ڕۆوە بۆیە بەڕاستی ئەگەر ئەمانەوێ بژانەوەیەک لە کەرتی تایبەت و لە کەرتی سەرچاوی مرۆیی و لە هەموو کەرتەکانی ترا دروستکەین ئێمە لە ڕێ چەند کەسێکەوە من ئەو بەڕاستی 5-6 کەس بەتایبەت لەگەڵ سەرۆکوەزیرانە قسەیان لەگەڵ ئاکرابوو لە ڕێکیانە من ئەم تەرحەمنات کە سندوقی پێشخستنی کەرتی تایبەت ئەم سندوقەدا بنرێت و لە بانقەکانی باشوور و ناوەڕاست هەرێمی کوردستانیش بکرێتەوە تایبەت بێ بەوەی کە لێرە کۆمپانیایەک معمەلێک کاتێککە پێویستی بە پشتیوانیە لە بەغدا و پشتیوانی وەرەگرێت هێرمی کوردستانیش ئەتوانێت ئەگە لەوێت تەرجیل بێت بەڵام کێشەکە وەیە ئەوراقونە ئەوراقۆکم زۆری پێچە تاوکە ئەو وەرەگرێت بۆیە پێویستەکە سنووقێکی تایبەت دروستکرێت لە دەرەوەی منزومەیەک و تۆزێک یعنی ڕۆتیناتێکی وە کە خەڵک نەچێ بەلایە مەصرفێکی زۆرتر بکە تاوەکو پارەکە وەرەگرێت لە ناو بودجەیە بە تایبەت بڕێک پارەی تایبەت دابنرێت ساڵانە بۆ ئەو سندوقە بۆ ئەوەی هەموو کەرتی تایبەت لە عێراقا پشتی پێ بەستێەوە پشتیوان بەڕاستی ئەمە نقطەیەکە هیوادارم پەرلەمانتار برادەرانمان لەوێ زۆر کاری دەکەن و کار بکەن لەسەر مۆزوعی ئەو 50,000 دوو ڕێگا بێڵنەوە یان ئەوە تا حکوومەتی بەغدا وەکو جنوب و ناوەڕاست بە پاپشتی دارایی دابین کات یان ئەوە تا هەرێمی کوردستان ئیجبار کرێ بە نرخی بەغدا بیپاڵەوێ بیت لە پاڵاغی خۆی ئێپاڵەوێ بۆ سعرە پاڵپشتی داراییەکە ئیتر خوایەکی خێری شەکە خۆران چاوەڕێ ئەوەن کە لە بەرزکردنەوەش بکرێ لە عێراقیش وەزیری دارایی فەرمانی کردبوو ئەو شەر پێویستە بە بودجەی 2027
ئەوەی هەرێمیش دەمێک کە ڕاگیراوە پلە بەرزکردنەوە وڵی بەداخەوە جاخۆ ئەوە 4 ساڵی ماوە بڵین کە جیلێک تێپەڕی فەرمانبەران بێبەش بوون لەو هەموو حەق و حقوقە بۆیە کارەساتەکەوێ پلە بەرزکردنەوەش بکرێت ئایا تعویزە ئەو 4 ساڵیان بۆ ئێنەوە خەڵکی گەی خانەنشین کراوە بەبێ ئەو پلە بەرزکردنەوە 4 ساڵ تۆ خزمەت بە چ پلەیەک خانەنشین بووە ئەمە چۆن تعویل بەڕاستی غەدرێکی وا کراوە لەو خەڵکە مەگەر خوا خۆی تەداخولکە بابینە سەر دۆخی سیاسی باسی دۆخی ئابووریمان کرد بەس گەشتبینی بۆی کە دۆخەکە باشتر بێت لە پەیوەندی هەرێمی بەغدا پێوەست بەلایەنی ئابووری لە حکومەتەی زەیدی ئەو گۆڕانکاری کە ناوچەکە کراوە ئەو برادەرەکە لە بەغدا پشتیوانێکی باشەکرێت و لەسەر دەستی ئەو کۆمەڵە گۆڕانکاری عجیب دەستی پێکردووە تەنها گۆڕینی عەلی عەلاق بە کەسێکی تر لە بانقی ناوەندی شتێکی سانان نییە ئەو کەسی کە هێنراوەتە جێ عەلی عەلاق ئەو کەسە بەرپرس بووە لە مەلەفی سپیکردنەوەی پارە بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی بەرپرسی ئەو مۆزوعی گەندەڵی و هێنان و بردننی ئەم پارە بێسەرچاوانە بووە و لە لیژنەی زاهاوە ڕۆڵێکی هەبووە لە خۆ نەهێنراوە و گۆڕینی دوو دەستگای تری ڕاوێژکاری ئاسایش ئەمانە جا سەرە وەزیرانە خۆی گۆڕاوە خۆیان ئەمانەی گۆڕیوە و مۆزوعی ئەم میلیشا و چەک لە دەستی حکومەتە چی ئەکرێت چی ناکرێت لەگەڵ هەرێم خەرارە وەزارەتێکی تر بە ناوێکی ترەوە دروست کرێ حەشدی شعبی و کۆمەڵێکی تر لەنا ئەو وەزارەتە کۆ بکرێتەوە ئەمەی جۆرێکی ترە لەوەی کە ئەم وەزارەتە لە پەرلەمان لە بودجێ عێراقە لەوانەیە بودجێ هەبێ جاران هێزێک لەمانە بۆ خۆی بەقەدە 4 وەزارەت بودجێ سەری کە دۆخەکە چەند گۆڕاوە پێوەست لەگەڵ هەرێم ڕێکەوتن دەکرێت خۆت لە بینی هەرێم و ئەم کابینی لەسەر و بوارە زۆر بە جۆران ئەوە نەوتە بە تاوەتی موچەیە ئەسی کۆدایە خاڵە سنووریەکانە هەرێم ئەزانێت کە ئەم شتانی ڕۆیان لە قازانجینی مەوسە و گۆڕانکاری لە بەغدا بەڵە ئەو گۆڕانکاری کە لە ناوچەکە ڕۆیە بۆیە هێشتا ڕۆشناییەکی لێوە دیار بە ئێوە هێشتا وەزعەکە شتێکی تر ڕووبا و دۆخەکە بە جۆرێکی تر لێکە ئەمە کە لە بین ئەمریکا و ئێران بەڵام دوجا ئەمڕۆ بینیمان ئەمە ڕێکەوتنیش نییە ئەمە لێک تێگەیشتە بە شەرعیکردنی درێژکردنەوەی دانوستانە بۆ قسەکردن لەسەر گەروی هورموز و بۆ قسەکردن لەسەر بەرنامەی ئەتۆمی ئێران بەڵام دوجا هەردووکیان تێگەیشتن شەڕ بۆ هەموو لایەک خراپە وڵاتانی کەندا زۆر باشتر تێگەیشتن بەڵام هەموو وڵاتی توانی خۆی پارێز زۆرێک لە وڵاتەکان توانیان خۆیان پارێزن بەڵام بەداخەوە ئێمە هەرێمی کوردستان ئەوە ئێستا یعنی وەکوایە بوومە لەرزە بێ کابرا ئەلێ دانیشتی بێکاکە هەڵسە و دنیا و ئەڵی لەسەر پشتی هینە حشترە ئەسوڕێ تو هەر دانیشی خەمە نەبێ و دانیشتی بێکەم لەسەر ئەوەیە ئەم دۆخە ڕوویاوە هێشتا حکومەتیان تەشکیل نەکردووە ئەمریکا هاتووە ئەڵێ بێ بە نزیکترین ماوە ئەواز لە موشتە بێنم حکومەت تەشکیل کرد وڵای هەر باشە ئەڵەن کاکە لە مۆلانە بۆتان هەیە حکومەت تەشکیلکەن پەرلەمانیشتان ئەبێ داخن یعنی هەر باشەوەیان پێناڵن کاکە تۆ ڕێگەمان پیاوی حکومەتە هەبێ پەرلەمانە هەبێ کاکە بۆ دروستی ناکەی ئەمڕۆ کۆبوونی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی بەڵێ 50-50مان دەوێت شەڕاکەتی ڕاستەقینە دەڵێ 39 بە 39 کورسی پارتیش دەڵێ سەرتا بە پەرلەمان کارەکەینەوە دوای حکومەت پێک بێنی شتی دەڵێ با سەرتا سەر حکومەت ڕێبکەوین لێک دوورن پێ دوایە لەم خۆناغەوەی وڵی بەداخەوە تا ئێستا لەبەرەوەی نە دۆخەکەی جارانە نە هێزی هەردوو هەم پارتی و یەکێتیش ئەوەی جارانە بۆیە یەکێتی باکی نییە حکومەتیش پێگنێت بەڵام ئەو ئەزانەیە پارتی کوایەش کورت و مختصر پارتی هەموو مەسئولیاتی ئەوە کە وەکو بڵێ من نوێنەرایەتی حکومەتەکەم و سەرۆکی حکومەتم و سەرۆکی هەرێم و ئەم هەموو شتەم لایە و
و ڕۆڵم هەیە لە ناساندنی هەرێمی کوردستان لە دەرەوە لە محافلی دەرەوە خەڵک پرسی کورد بۆ پرسی کورد چاویان لێ ئێمەیە بۆ ئەو خراپە زۆر دواکەوێت لەوە زیاتر بەڕاستی چونکە لە ئازە و متمانە نابێ یەکێتیش هیچ باکێکی نیە یعنی ئەو ئێستا تا لە ڕێی کاقوبات تاڵەبانیەوە حکومت بەڕێوە بە لە زۆنی خۆیان ئەویش لە ڕێی کاک مەسرور حکومت بەڕێوە بە بەڵام لەوێنە گشتەکەیە عیبەیەکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان عیبەیەکە کە ئێمە پەرلەمان ئەمە حکومت ئەمە دەستگا شەرعیەکان لە کاتێکە بەم شەڕ و جەنگ و وەزعەوە بزانن لە بەغات چی ئەکرێ و چی ناکرێت کە خەریب تا ڕادەیەکی شتێوە گلا بوو لە وەزعەکە تەبێژی کێتی حکومەتەکەشی بە پۆلیسی ناوبرد و دەڵێ باڵی خۆسەپێن کە مەسی باڵی مەسرور ئەوەیە یعنی ئەوە نیشانەی ئەوەیە ئەوەسم خۆشیان لەو حکومەتەدان کە بەش حکومەتێکی پۆلیسی بێوای خۆی ئەوە بەخوا ئەگەر هەڕەشەی دەرەوە نەبێ زۆر خراپتر وەساکە ڕۆیە زۆر خراپتر لەمە بوو لەو قسانە بەڵە زۆر لەوە خراپتری ژۆ قسانەکرا بەڵام بەڕاستی میدیاکان ڕوڵێکی میدیا هەردوو حیزب ئەم کەوتنەی ئەڵێ وێزەیەکە دۆخەکەی ئاڵۆستر کردووە من پێم وایە یەکێک لە سیفاتی قیادەی سەرکەوتو سەرکردەی کاریزما هەرەوەنی خەڵک لەوە بترسن کاریزما هەر ئەوە نییە تۆزە برۆزەنگا بێ کاریزما ئەوەیە یەکێک لە سیفەتەکانی لە عیلمی سەرکردایەتیکردنا ئەوەیە لە کاتی کێشەیە بتوانی وڵات لە قەیران ڕزگارکی ئێمە ئێستا فەرمۆمە کێشەی گرێکوێرەی یەکێتی پارتیمانەیە گرێکوێرەی پەرلەمان و حکومەتمانێ سەرکردەیەکی خەمخۆری کاریزما پێویستە کە پێ بنێ بە بەرژەوەندی خۆیان لە پێناوی ئەوەی کە هەرێم بگوازەوە بۆ قۆناغێکی تر سوپاس دەکەین سپاس بێبینەرانی بەڕێ سوپاس باوکارانم خواتان لەگەڵ